بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر خۆشحاڵ و ئاسوودەم کە لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز لەگەڵ هاوکارانی زێدە عەزیزم لەگەڵ هاوکارانی مادوون ناسم کە بەڕاستی لە ڕۆژانی جەژنا زۆر مادووە بن لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست تا ئەبین هیوادارین خزمەتێکی بچووک بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەین. خۆشەویستانم جەژنی قوربانتان لێ پیرۆز بێ، خوای گەورە هەموو کات و ساتێک و هەموو کات و ساتێکتان کاتە خۆشی و بەختەوەری و ئاسوودەیی و هەمیشە هەر لە جەژن و خۆشی و کامەرەنیا بژین ئینشاءالله. خوای گەورە جەژنی قوربان کاتە مای خێر و خۆشی و ئاسوودەی بۆ میلەتی کورد و بۆ هەموو مسلمانان لە هەر جێیەکی ئەم دنیای هات. خۆشەویستانم دیارە وەکو باقی جەژنەکانی ڕابردوو ئەم جەژنەش 4 ڕۆژی جەژن لەگەڵ هاوکارانی خۆشەویستم لە خزمەت ئێوە بەڕێز و خۆشەویستا بین سەبارەت بە وەرگرتنی پەیوەندیەکانتان بۆ پیرۆزباییکردن لە کەسوکار و لە خزمان و دۆستانتان هاوکات پرسیار بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئامادە کرا ئەو بەڕێزانەی کە وەڵامیان دروستە بێ نایانەسێتی تیر و پشکەوە خەڵاتی بەرنامە دەبەنەوە. بەرنامەکەمان بە سپۆنسەری پۆشاکی پۆشیا فاشیۆن بەڕێوە ئەچێ کە یەکێکە لەو پۆشیانی کە کۆمەڵە جلوبەرگی زۆری جوانی لایە بۆ خانمان و لقی لە زۆرێک لە شارەکانی کوردستان لە هەولێر لە سلێمانی لە ڕانیە لە هەڵەبجە لە کەلار لە زۆرێک لە شارەکانی سلێمانی لقی و هیوادارم سەردانیان بکەن و شتی جوان هەڵبگرن. خۆشەویستانم لە ئێستاوە ئێوە بەڕێز و خۆشەویست دەتوانن پەیوەندیمان لەگەڵ ساس بکەن و پیرۆزبایی خۆتان لە بەرنامەی پیرۆزبایی کەناڵی ئاسمانی پەیامەوە بۆ دۆستان و خۆشەویستانتان بنێرن پیرۆزبایی بۆ ئەو کەسانی کە تانەوەی پیرۆزباییان لێکەن پاشان ئێمە پرسیارێکتان لێکەین و ئەوەی کە وەڵامەکەی دروست بێتە خاوەنی خەڵات. یەکەم پەیوەندی کاک محەممەد لە سلێمانی. کاک محەممەد گیان سڵاوە لێوێ. باشە گۆران زۆر سپاس کاک محەممەد، تۆ باشی؟ سڵاومەیە بۆ جەژنتان پیرۆز بێت جەژن لە هەموو کارمەندانی کەناڵی پێیان پیرۆزەکان. زۆر سپاس. ئەگەر هاوکارانی خۆشەویستم کەمێک دەنگی سۆدیۆ بۆی باشتر جم لە پەیوەندەکە بێت. دوونە ناسانە کارەکەن. زۆر سپاس کاک محەممەد، جەژنی قوربانی پیرۆزی و هەمیشە لە جەژن و خۆشیاویت. زیاتر تۆ لە جەژنا بکات گۆران جار منی هیوادارم سەرکەوتوو بی ئینشاءالله لە لووتکە بتان بی ئینشاءالله لەگەڵ جەنابتا. کاک محەممەد یەکەم ڕۆژی جەژنی قوربانت چۆن بەڕێکرد؟ والله جەژنی قوربان خۆی جەژنەکان زۆر خۆشە بەس ئەم جەژنی قوربانە کاڵبوونەوەیکی پێوە دیار حەز ناکەیت بەهۆی ئەوە بوو خەڵک پابەندی ڕێنمایەکان بوو یعنی ئەگەر بێنە سەرباری دینی ئیسلامیش یعنی هەمومان پێویستە خۆمان پارێزین لە هەموو نەخۆشێک پێ دوانیە زیاتر بەهۆی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆناوە بوو ئەم کاڵ و کرچیە هەر لە دینی ئیسلامی شاپەرێکێجا ئەم ڤایرۆسە کە ناوێت بچینە دەرەوە هەر حکومەت هێرەی کوردستان بەرەما نایەڵێت بچینە دەرەوە چونکە چاکپارێزی لە هەموو شتێ باس. دەستخۆش، زۆر سپاس کاک محەممەدجان. دیارە پرسیارەکەی ئێمە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست کاک محەممەد، کەشتی گەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفەتا دامەزرا؟ ئیختیاری لەگەڵ نییە، بەس ئەبێ پێم بڵێ کەشتی گەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفەدا دامەزرا؟ ئێمە 4 خەلیفەمانەیە وایە گیان؟ هاوکاری مەکەی؟ وڵی هاوکارێکە ئاسانە پرسیارەکەەوە لەسەر شاشە پرسیارەکە اختیاری لەگەڵ نییە کاک محەممەد، بەڵام ئێمە 4 خەلیفەمان هەیە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفەیان دامەزرا؟ عوسمانی کوڕی عەفان. عوسمانی کوڕی عەفان. عوسمانی کوڕی عەفان کەمە کۆتا وەڵام؟ وڵی کان گۆران هاوکاریم خاوەن پێرەوەی تایبەتم. با کۆتا وەڵام بێ. دەستخۆش. سپاس کاک محەممەد، زۆر سپاس. دایکی ڕامان. دایکی ڕامان لەکوێوە؟ دایکی ڕامان لە سلێمانی. دایکی ڕامان سڵاو لێبێ. خۆی گەورە لە تۆ بکات گۆران دەستخۆشی بەرنامەکەیەکەم. سپاس دەکەین خوشکی بەڕێزم. جەژنی قوربانی پیرۆز میشار لە جەژن نابی. جەژنی قوربان لە ئەسپاسی کارمەندانی کۆمەڵ پیرۆز ئەەکەم و لە هەموو موسڵمانان و لە خزمی دۆستان. زۆر سپاس. هەمیشار لە جەژن و خۆشیابی دایکی ڕامان. سەبارەت بە پرسیارەکەی ئێمە دایکی ڕامان، کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ زانیاریم نییە بەهینی لەگەڵام نەخێر پرسیارەکە ئەوەندە قورس نییە تا ئەگەر تۆزێک زانیاریت هەبێ قورس نییە پرسیارەکە. عوسمانی کوڕی عەفان. عوسمانی کوڕی عەفان بکەینە کۆتا وەڵام؟ ئەوعی نازانم هاوکاریم کە. با کۆتا وەڵام بێ. باشە بێ دەستخۆشی بێتم. زۆر سپاس بۆ بەڕێزت. کاک دیاری لە سلێمانی وەرەگرم. کاک دەی سڵاو لێبێ. باشی بەڕێزم. زۆر سپاس کاک دیاریجان. جەژنی پیرۆز و میشار لە جەژن نابی. جەژنیەوەش پیرۆزە و هەموو کەناڵی پێیان پیرۆز و بە تۆش پیرۆز بێ. زۆر سپاس کاک دیاری. هیچ بەسەراتی خۆش نیە لە جەژنا بمان باسکەی؟
انا والله استحالم فيها دەی هەمیشار لە جەژنابی کاک دیاریگیان سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵ ئێمە بەشداری کاک دیاری پرسیارەکە ڕوونە لەسەر شاشە دەرەکەوێت کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ ما عثماني قولي عفان به عوسمانی کوڕی عەفان بله جێگیری کەم وەڵامەکە؟ بله جي بەڵێ سپاس بۆ تۆ کاک دیاریجان سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئاری عەفو ماریخان لە دهۆک ماریخان سڵاو لێبێ لێرەوە تا دهۆک زۆر سپاس ماریخان جەژن پیرۆزی و میشار لە جەژن و خۆشیاوی زۆر سپاس ماریخان جەژن لە دهۆک چۆن بەڕێوە چوو؟ یعنی قەرەباڵغ بوو؟ بەڵێ دەی شەڵا هەموو کاتێکتان دەدە جەژن و خۆشیاوێ ماریخان ماریخان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ عوسمانی کوڕی عەفان سپاس بۆ پەیوەندیەکەت ماریخان زۆر سپاس خوال لەگەڵ پەیوەندی دواتر کاک سەلاح لە چەمچەماڵ کاک سەلاح گیان سڵاو لێبێ و جەژنە پیرۆز بێ جەژن ئێوە پیرۆز بێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر سپاس کاک سەلاح جەژن لە چەمچەماڵ چۆن بەڕێوە چوو چۆن پێشوازیتان لێ کرد؟ وەڵڵاهی بەداخەوە کاک سەلاح بەڵێ گوێ لە دەنگمانە جەژن لە ئێوە گەرم و گوڕ بوو؟ وەڵی پەیوەندیەکەشم نەتەواو نایە داوای دێبزنەکەم بەخوا ئێستا دووسەر وەر جێژنەکانتر نەبوو دەی دیارە هەر بەهۆی ئەم ڤایرۆسی خوای گەورەوەمان لە نەخۆشی پارێزێ کاک سەلاح گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە ئایا کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ کوڕی عەفان بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەلاح گیان سپاس دەکەین خوارد لەگەڵ کاک نەوزاد لە کەرکووک وەرەگرین کاک نەوزاد گیان سڵاو لێبێ کاک نەوزاد کاک نەوزاد ئەم کاتەوە باش جەژنە پیرۆز بێ السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته توني ورز ماشي سپاس کاک نەوزاد گیان جەژنی قوربانی لە پیرۆز دەکەین بە ناوی ستافی کەناڵی ئاسمانی پەیامەوە جەژنی قوربان لێ و لە تەواوی موسڵمانان پیرۆز بێت زۆر سپاس کاک نەوزاد جەژن چۆن بەرەکرد یەکەم ڕۆژ؟ وەڵی تۆزە سار بوو سارد و سەر بوو کاک نەوزاد هۆکارەکەی بۆ ئەم ڤایرۆسە ناگەڕیتەوە کە خەڵک ئەوێ پابەندی ڕێنمایەکان بێ؟ وەڵی لێرانە خەڵک پابەندی ڕێنمایەکان نابێ بۆ ئایلەوەش کۆڕۆنەوەی تێر بووە تۆزێک پارێزان بوو لێرانە بۆیە خەڵک هەتسێ تۆزێ بەڵێ دەی هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی کاک نەوزاد گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ عوسمانی کوڕی عەفان دەستخۆش سپاس بۆ پەیوەندیەکەت پەیوەندی دواتر دایکی عالیا لە هەولێر دایکی عالیا سڵاو لێبێ سلام ڕەحمەت و خوای گەورە لێتی بەڕێز بێشەنی برای بەڕێز باشی زۆر سپاس جەژن پیرۆز بێ خوشکی من زۆر سپاس دەکەم جەژنە تۆش پیرۆز بێ ئینشاڵڵا جەژن لە هەولێرمان چۆن بەڕێوە چوو لە پایتەختی کوردستان؟ وەڵڵاهی نازانم زۆر ساردسرا دیارە هەر بەهۆی پێت وایە بەهۆی ئەم نەخۆشیەوەیە یاخود جەژنی ڕەمەزانی بەم شێوەیە بوو؟ وەڵڵاهی جەژنیش ڕەمەزانیش لەمان شوێ بەس نازانم ئێستاکە هەر یەکجاری بووە ئەوە دیارە هەر بەوەی ئەم ئیشەڵا خوای گەورە هەموو نەخۆشیێک و ناخۆشیەک و هەموو ڤایرۆسێ لەسەر موسڵمانان لە هەموو شوێنێک هەڵەگری ئینشاءڵڵا دایکی عالیا سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ بەڵێ وەڵی یعنی جارێتی بیستمە لە سەردەمی معاویەش بووە بەستا لە سەردەمی خەلیفەی عوسمانی کوڕی عەفان بێ عوسمانی کوڕی عەفان جێگیرکەین؟ بەڵێ بەڵێ عوسمانی کوڕی عەفان سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە جەژن و خۆشی و ئاسوودەی یابژی ئینشاءڵڵا هۆنیا لە چەمچەماڵ هۆنیا خان سڵاو لێبێ و کاتەوە باش و جەژن پیرۆز بێ سڵاو لە تۆش بێ کاتی تۆ باشتر و جەژنی ئێوەش پیرۆز بێ سپاس دەکەین خوشکی من سپاس دەکەم لەگەڵ جەژنا گەرم و گوڕ بوو یا سارد و سەر؟ وەڵڵاهی جەژن خۆی ڕۆژێکی خۆشە بەڵام ئەم جەژنە بەڕاستی زۆر سارد و سڕا دیارە هەر خۆ بەڵام هاتوۆ کەمەوە بوو بەڵامی ترێ خۆمان ژ پارێزین بێگومان ئەوە وەکو باسیشمان کرد لە سەرتاوە هەمیشە دینیش داوامان لێکە کە لە بەرامبەر هەموو نەخۆشی خۆمان پارێزین یعنی هەر ینی کە من نایەم بۆ ماڵی تۆ ڕەنگە بەهۆی ئەوە بێ کە من ئەگەر توش بووم یاخۆت یعنی شکی ئەوم لێ بێ توش بووم بۆی تۆ توش نەبی یاخۆت ئێمە هەمومان خۆمان پارێزین بێگومان بەڵێ هۆنیا خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟
بەڵێ بەڕاستی زۆر هەوڵم داوی هاوکاریم بکەین. هاوکارێکە چییە؟ چوار خەلیفە هەیە لە سەردەمی خەلیفەیەکانە. عوسمانی کوڕی عەفان بەس بە هاوکاری ئێوە. عوسمانی کوڕی عەفان بۆ جێگیکەین. بەڵێ باش زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاس. هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی شیرین خان لە ئاکرێ. شیرین خان سڵاو لێبێ. سپاس دەکەین شیرین خان جەژن لە ئێوەش پیرۆز هەمیشە هەر لە جەژن و خۆشی بەختەوەری ئابژین ئینشاءڵڵا. جەژن لە تۆی بەڕێز لە خانەوادەکەت پیرۆز دەکەم لە هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و بینەرە بەڕێزەکانی پیرۆز دەکەم ئینشاءڵڵا هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێت. سپاس دەکەین ئێمەش بە ناوی کەناڵی ئاسمانی پەیام و هاوکارانی خۆشەویستم لە بەش کۆنتڕۆڵ پیرۆزبایی لە جەنابەت و لە خانەوادەت و لە دانیشتوانی شاری ئاکرێکین قەزای ئاکرێکین بەعام. شیرین خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ عوسمانی کوڕی عەفان. عوسمانی کوڕی عەفان ڕەزای خۆی لێبێت. بەڵێ وعەلەیکە السەلام وەرەحمەتوڵڵا. خوان لەگەڵ بێ خوشکی ئەزیزم پەیوەندی دواتر. پەخشان خان لە سلێمانی. پەخشان خان سڵاو لێبێ. سڵاوی خوا لە تۆ بێ و جەژنیشتان پیرۆز بێ. سپاس دەکەین جەژنی قوربانی پیرۆز لە تۆی بەڕێزیش پیرۆز دەکەین و هیوادارین کە هەمیشە لە جەژن و خۆشییا بیت. یاخوان لەگەڵ ئێوە و لەگەڵ کارمەندانە و لەگەڵ هەموو جەمی ئیسلامیەکە. زۆر سپاس پەخشان خان. پەخشان خان لە لای ئێوە جەژن چۆن بەڕێوە چوو؟ شوێن بەخوایە نهاتوو بۆ ماڵمان. ئەوە دیارە حەزیان کردوە تووشی ڤایرۆسی کۆرۆنا نەبن. من خۆم کورۆ نامە وەڵا لەبەرم برادە کەس نایە بۆ ماڵتان ماڵە ئاوا بێەوە. خوای گەورە شفا بە ئینشاڵڵا. خوای گەورە شفا بە ئینشاڵڵا. سەلامەت بی یاخوا. زۆر سپاس خوای گەورە بە زووی ئینشاڵڵا شفای عاجلی بۆ بنێرێ. پرسیارەکەی ئەمە پەخشان خان کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ عوسمانی کوڕی عەفان ڕەزای خۆی لێبێت. سپاس بۆ پەیوەندیەکەت. هەمیشە لە جەژن و خۆشیابی خوشکی بەڕێزم. پەیوەندی دواتر. پەیوەندی دواتر ئامادەیە کاک نەجاح مامۆستا ئاریان کێ؟ ئەریوان لە سلێمانی. کاک ئەریوان گیان سڵاو لێبێ و جەژنە پیرۆز بێ. جەژنە تۆش پیرۆز بێ کاک گۆرانگیان. سپاس دەکەین کاک ئەریوان. تەمەنت چەندە کاک ئەریوان؟ وەڵاهی تەمەنم 14 ساڵە. دەی یاڕەبی تەمەن درێژ بی. خۆشیان خوا لەگەڵ جەمیع مسلمان. تۆ پێم بڵێ کاک ئەریوان جمهوری کوێی تۆ؟ جمهور وڵای بەشم. بەشلۆنە؟ بەڵێ. وەزعی بەشلۆنە خراپە ها؟ ئارە وەڵا بەدەستینەوە. دەباشە دەی ئەی جەژن چۆن بەڕێ کرد؟ وەڵی هەتانی وەڕۆ خۆش. هەتانی وەڕۆ خۆش بوو؟ هەتانی وەڕۆ خۆش. هەتانی وەڕۆ خەوتی؟ ئارە وەڵا لەبەر کاکە تۆ جەژنی نەکردووە براکەم. وەڵی چی بڵێ لەبەر کۆرۆنا ئەو شتانە. یاخوا لەش ساغیەوە دووربی لە هەموو نەخۆشیە کاک ئەریوان گیان سەبارەت بە پرسیارەکەی ئەمە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ وەڵی نەڵێم عوسمانی کوڕی عەفان. عوسمانی کوڕی عەفان. سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئەریوان. خواد لەگەڵ براگیان ڤینۆس خان لە سلێمانی. ڤینۆس خان سڵاو لێبێ و جەژنە پیرۆز بێ. سپاس دەکەین ڤینۆس خان جەژنی قوربانە پیرۆز بێ لە تۆ خانەوادەی بەڕێزت و لە هەموو دۆستان و ئەزیزانت. زۆر سپاس. ڤینۆس خان جەژن لای تۆ چمانایە کە گەیەنێ؟ ئەم جەژنە زۆر سات و سڕ بوو جەژنەکەی باشتر بوو. کەس دڵی لێت هێشاوە یا دڵ لە کەس هێشاوە ئاشتی بکەیتەوە؟ ناوەڵە. دەیوادارین کە قەت دڵی لە کەس نێشێ و کەسیش دڵ نێشێنێ. بەڵێ سپاس بۆ جەنابێت. پرسیارەکەی ئەمە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ عوسمانی کوڕی عەفان. سپاس بۆ پەیوەندیەکەت. خواد لەگەڵ بێ. پەیوەندی دواتر. میدیا خان سڵاو لێبێ. سوال خوا گەورە لە تێدا ڕێزی بێ. جەژنی قوربانیشتانە پیرۆزەکەم لە ئێوە لە خێرجەم جۆگرانی ڕادیۆ تەلەڤیزیۆن پەیامیش. جەژن لە ئێوەش پیرۆز بێ میدیا خان هەمیشە هەر لە خۆشی و بەختەوەری و ئاسوودەیە بژین ئینشاءڵڵا. خوای گەورە بەرەکەت بخاتە تەمەن و عمرتانەوە. میدیا خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە دیارە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ بەڵێ عوسمانی کوڕی عەفان. عوسمان تۆش دوای زۆری ناکەی وەڵێ عوسمانی کوڕی عەفان؟ وەڵی خۆم زۆر ئەو زانیاریەم نییە لەسەری بەڵام بۆ چوونی تمایە لەسەری ئەوەن ئەوە بێ. بەڵێ باشە گیان سواز و پەیوەندیەکە. برازاتەمەتوانێ بەشداریکە؟ ببوورە وەڵاهی داوای لێبوور نەکەین کاتمان چووکە پەیوەندی زۆر لەسەرێڵە داوای لێبوور نەکەم. زۆر داوای لێبوور نەکەم. پەیوەندی دواتر دایکی عەدنان لە کەرکووک. دایکی عەدنان سڵاو لێبێ. سەلام عەلەیکم. وعەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا. دایکی عەدنان
دەستخۆشی ئەو بەرنامە جوانە یەکەم ئەم مانگا پیرۆزەی قوربان لە خۆی خۆشەویست و لە هەموو کارمەندان لە هەموو مسلمان هیوادارم خوای گەورە بە زووترین کات ئەم نەخۆشیە و ئینشاءالله بەڵام دەتانێت لەو ئەم ئیسلاهاتێ و یا رەبی خوای گەورە لەتان ڕزقی و پاداشتان باتەوە. ئامین سپاس بۆ ئەو دوعانەی کە بۆ ئێمێکی خوای گەورەی وەرسەلامەت کە و هەمیشە لە جەژن و خۆشییا بن دایکی عەدنان. زۆر سپاس بۆ وتە جوانەکان. دایکی عەدنان سەبارەت بە کەشتیگەلی ئیسلامی ئایا لە سەردەمی کام خەلیفە دامەزراوە؟ ئینشاءالله بە عوسمانی کوڕی عەفان بێ ڕەضای خوای لێ بێ. زۆر سپاس و عەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵاه خوا لەگەڵ خوشکی من. ئاڤان خان لە سلێمانی. ئاڤان خان سڵاو لێبێ. زۆر سپاس ئاڤان خان جەژنە پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و ئاسوودەییا بژیت. زۆر سپاس جەژنی قوربان لەسەر پیرۆزبێ لە گشت کارمەندان. زۆر سپاس خوشکی ئەزیزم. جەژن لای تۆ چمانایەکیە ئاڤان خان پێویستە لە جەژن ئێمە چی بکەین؟ بەڵێ وەڵا جەژن خۆز و بەڵام بەرەبەرە کافرە ڕوا بەهۆی باری دۆخەوە جا ئەم جەژنە زۆر سادوستە بوو ئینشاڵڵا بۆ جەژنەکەی خۆش بێت. خوای گەورە هەموو لایەکمان لە هەموو نەخۆشیە پارێزیە و دیارە هۆکارێکی گەورەی ئەو من هەر بەگەڕەشی ماڵ خۆم ئازانم کە بەڕاستی لە جەژنانی ڕابردووە دراوسێ و ینی ئەوانە زۆر ئەهاتن بەڵام ئەم جەژنە لەبەر ڕێنمایەتە تەندروستیەکان زۆر خەڵک نەگەڕا لە گەڕەکانیشا لای منی جواب بوو بەڵام ینی بێگومان هەر بە هۆکارە بووە. ئاڤان خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ سپاس بۆ جەنابەت دەست خۆش. پەیوەندی دواتر سیدراخان لە دهۆک. سیدراخان سڵاو لێبێ. وعەلەیکە سەلام جەژنە پیرۆز بێ خوشکی من. زۆر سپاس سیدراخان بارودۆخی دهۆک. یا ڕەبی هەر باش بن. هیوادارم هەمیشە لە جەژن نابن خوشکی من. سەبارەت بە بەڵێ قسەکانە تەواوکە. هیوادارین هەمیشە ئێوەش لە جەژن و خۆشییا بن خوشکی من. سپاس بۆ پەیوەندەکەت. سەبارەت بە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ عوسمانی کوڕی عەفان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس دەکەین لە ئاکریەوە ڕەغەدەخان. ڕەغەدەخان سڵاو لێبێ. ڕەغەدەخان ڕەغەدەخان سڵاو لێبێ جەژن پیرۆز بێ. جەژنی ئێوەش پیرۆز ببن. زۆر سپاس هەمیشە لە جەژن و خۆشیابی جەژن لە ئاکرێ چۆن بەڕێوە چوو ڕەغەدەخان؟ بەڵێ ڕەغەدەخان وەلا زۆر باش بەڕێوە چوو. دەی هیوادارین هەمیشە لە خۆشییا بن. سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ عوسمانی کوڕی عەفانە. عوسمانی کوڕی عەفان. سپاس بۆ پەیوەندەکەت خوشکی من. زۆر سپاس هەمیشە لە جەژن و خۆشیابی. زۆر سپاس باسی گیان دەست خۆش بێ بمانجێگی کردی کاک محەممەدی بەڕێز لە هەڵەبجەوە. کاک محەممەد گیان سڵاو لێبێ. زۆر سپاس کاک محەممەد دێرەوە تا هەڵەبجە چاوە ماچەکەم هیوادارم هەمیشە لە جەژن و خۆشیابی. زۆر سپاس کاک محەممەد جەژن لە هەڵەبجە چۆن گوزەرا؟ کاک محەممەد شوێنەکە و باش نیە دەنگە باش ناگاتێنە. کاک محەممەد جام گوێم لێتە فەرموو. بەڵێ کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟ عوسمانی کوڕی عەفان ڕضای خوای لێ بێت. سواز بۆ پەیوەندەکەت کاک محەممەد جان. کاک شەعبان لە ئاکرێ. کاک شەعبان گیان سڵاو لێبێ و جەژن پیرۆز بێ. سپاس دەکەین کاک شەعبانی بەڕێز هەمیشە لە جەژن و خۆشیابی. زۆر سپاس کاک شەعبان. پیرۆزبایی لە کێیەکەی لێرەوە لە ڕێگەی بەرنامەی پیرۆزبایی کەناڵی پەیامەوە؟ ئینشەڵڵا هەموو کاتێکتر هەر جەژن و خۆشیە بێ. کاک شەعبان گیان پرسیارەکەی بەرنامەکەی ئێمە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا؟
عوسمانی کوڕی عەفان سپاس و پەیوەندەکەت کاک شعبانی بەڕێز کاک محەممەد لە هەولێر کاک محەممەد گیان سڵاو لێبێ سپاس دەکەین کاک محەممەد گیان جەژن لە تۆش پیرۆز بێ و لە دانیشتوانی هەولێری پایتەختیش شاری سلێمانی بەتایبەتی هەولێری زۆر سپاس کاک محەممەد گیان هەولێر و جەژن چۆن خۆیان ڕازان بۆ جەژنی قوربان وەڵای جەژنێکە زۆر ساڵ وەک جاران نەبوو ئەی هۆکارەکە هەر تۆڵێ و ڤایرۆسەیە کاک محەممەد ڤایرۆسەکە ئێستا واقیعبوونی هیدار بێگومان دەستەکانی خۆش بە کاک محەممەد هیوادارین کە خوای گەورە هەموو ناخۆشێک لەسەر هەموو مسلمانی هەڵگرێ کاک محەممەد گیان سەبارەت بە پرسیارەکە ئێمە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا بە عوسمانی کوڕی عەفان بێ باشە گیان سپاس بۆ پەیوەندێکت هەمیشار لە خۆشیابی ڕەیان بەڵێ خوشکە ڕەیان لە سلێمانی سڵاو لەبێ خوشکم السلام علیکم وعلیکە سەلام خوشکی من جەژنی پیرۆز بێ جەژنی تۆش پیرۆز بێ سپاس دەکەم زۆر سپاس ڕێیان خان لەگەڵ جەژنا جەژن چۆن بەڕێکرد وڵی هەر لە ماڵەوە بۆ ڕێمان کردن هەر لە ماڵەوە بووی وەکو جەژنەکانی ساڵی تر بۆ شێوە هیوادارین کە ئەی میوانتان هەبوو ئەرە وەڵا ماڵیمە هەر پڕە لە میوان دایم دە باشە هیوادارین هەمیشە پڕ بن لە میوان ترسی ڤایرۆسیشتان نییە طبعاً ناوەڵا لە ئێمە ڤایرۆسەر نییە دە باشە بێ خۆتان بپارێزن با واقعی هەیە بێ خۆمان پارێزین ئینشاءڵڵا ڕێیان خان سەبارەت بە پرسیارەکە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا با عوسمانی کوڕی عەفان بێ باشە گیان سپاس و پەیوەندێکت زۆر سپاس خوشکی من هەر لە جەژنابی پەیمان خان لە هەولێر پەیمان خان سڵاو لێبێ وعلیکە سەلام خوشکی من جەژنی قوربانە پیرۆز و هەمیشار لە جەژن و خۆشیابی زۆر سپاس پەیمان خان لێرەوە زۆر سپاس ئینشاڵڵا هیواداری کە ئێمە هەمیشە لە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستان هیوادارین ئەرچی کەممان بەرامبەر بە هاوڵاتیانی کوردستانی خۆشەویست جێبەجێ کردبێ پەیمان خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە زۆر سپاس هیواداری کە لە جێگەی ڕەزامەندیەوە بێ سپاس بۆ وتە جوانەت پەیمان خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا باشە گیان عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێبێ بەڵێ سپاس و پەیوەندەکەت خوشکی من سپاس بۆ بەڕێزت خۆشەویستانم ناوبڕێکی کورد وەرەگرم بەرنامەکەمان بە سپۆنسەری پۆشیا فاشیۆن بەڕێوەچێ دوای ناوبڕێکی کورد دەگەڕنەوە لاتان پۆشیا فاشۆن پۆشیا فاشۆن ماڵێک بۆ خانمانی باڵاپۆش گەر حەزت لە جلی ناوەزە و گونجاوە وەک باڵاپۆشێک ئەوە پۆشیا فاشۆن هەڵبژێرە لە پۆشیا فاشۆن باشترین جۆری جلی ئافرەتان بە ستایلی مۆدێرن و بەدیان ڕەنگ و مۆدێلی جیاواز هەڵبژێرە لە هەموو وەرزەکان و بە هەرزانترین نرخ لە پۆشیا فاشۆن بگە بە داخوازیەکانت پۆشیا فاشۆن واتە مارکا کوالیت هەرزان متمانە و ڕەزامەندی ئێوە سەرمایی ئێمەیە ناونیشان سلێمانی شەقامی چوارتای کۆن هەولێر شەقامی ڕووناکی کەرکووک شارع قودس کەلار شەقامی سەرکەوتن هەڵەبجا تەنیش باخچەی شەونم بامۆکی پۆشیا فاشۆن دووبارە ئەسڵای خوای گەورەتان لەبێ خۆشەویستان جەژنی قوربانی پیرۆز لە هەموو لایەک پیرۆز بێ هیوادارم هەموو کاتێکتان جەژن و خۆش بێ و خوای گەورە میلەتە بەخۆشی و بە ئاسوودەی جارێکتر ئاش بکاتەوە ئینشاءڵڵا دیارە لە بەشی دووەمی بەرنامەکەمان خۆشەویستان پرسیارەکەمان ئەگۆڕین بە پرسیارێکی تر پرسیارەکەمان لە ئێستا کەمێکتر لەسەر شاشە دەرەکەوێ سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە پرسیارەکەمان گۆڕی بەم پرسیارە دیارە لە کۆتایی بەرنامەشا وەڵامی دروست و پرسیارە ئاشکراکەین پەیوەندی دواتر سروەخان لە سلێمانی سروەخان سڵاو لێبێ زۆر سپاس سروەخان جەژنە پیرۆز بێ شار لە جەژنابی سپاس دەکەین خوشکی من سروەخان پرسیارەکەمان گۆڕانکاری بەسەرا هات
بەڵێ سەیرانگای ئاوێر ئەو پرسیاری پێشووتر مەزانی بەڵام ئەمەیان زانیاری لەسەری نییە وەڵای تر لە شارێکی ڕۆژهەڵاتی کوردستانمان پێ بڵێ بەڵێ وەڵای بۆم دووبارەکەی تۆ عەگەر سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە با مەهاباد بێ با مەهاباد بێ سپاس دەکەین هەمیشە ڕێزەژن خۆشیابی خوشکی من ئەڤین خان لە چەمچەماڵ ئەڤین خان سڵاو لێبێ زۆر سپاس جەژنی پیرۆز بێ خوشکەکەم زۆر سپاس خوشکی بەڕێزم هەمیشە لە جەژن و خۆشیابی ئەڤین خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە وەڵای من نازانم تۆ زانی وەڵای زانیاری نییە دەستەوی شارێکمان پێ بڵێ کوێ بابانە بێ باشە گیان دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەم پەیوەندی دواتر تانیا لە چەمچەماڵ تانیا خان سڵاو لەبێ و جەژنی پیرۆز بێ سڵاوخوای گەورە لە تۆش کاکار پیرۆزبایی جەژنتانی شوێکەم هەر لە خۆشییاگن ئینشەڵڵا زۆر سپاس خوشکی بەڕێزم تانیا خان سەبارەت بە جەژنی قوربان و لە جەژنی قوربانە پێویستە چی بکە موسڵمان و جەژنی قوربان یەکەم ڕۆژ چۆن بەڕێکرد والله صوب الشارقة بس والله تر بابونم كورونا وكرانتينيا وديارة دەی هەمیشە هەر لە جەژن و خۆشییان بێگومان ئەوە بەشێکی پەیوەندی بە ڤایرۆسەکەەوە یخوای گەورە لە کۆڵمانی کاتۆ ئینشاڵڵا دیارە پرسیارەکەی ئێمە سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە بەڵێ پێم وا بێستنەیە زۆر زیانیاریشم لەسەری نییە پێم وا بێستنە نازانم باس نەبێت سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشییابیت پەیوەندی دواتر کاک عومەر لە چەمچەماڵ کاک عومەر گیان سڵاو لێبێ سپاس دەکەین کاک عومەری بەڕێز جەژنی قوربانە پیرۆز بێ هەر لە جەژن نابن بێم زەڵە دنیاڕە بێ هەموو ڕۆژێکتان جەژن بێ زۆر سپاس کاک عومەر لێرەوە لە بەرنامەی پیرۆزبایی کەناڵی ئاسمانی پێیان و حەزەکەی پیرۆزبایی لە چێ بکەیت وەڵا حەزەکەم لەسەر بە موسڵمانانی جیهانی کەم و بەتایبەت کوردستان ئەیخوای گەورە هەمیشە لە خۆشیابی کاک عومەر هیچ بەسەرات شتێکی خۆش نێوەمان باسکەی نازڵخوا لەم کاتەیە چکە ئەوە خەریک بووین تا پەیوەندەکەمان وەرگریشتان بیر نەداتران یاخوا هەر لە خۆشییا من کاک عومەر گیان زۆر سپاس دیارە بەرنامەکەی ئەمە بە پەیوەندەکانیەوە جوانە کاک عومەر سەبارەت بە پرسیارەکە سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە لە شاری سنەیە لە شاری سنە بەڵێ سپاس دەکەین هەمیشە ڕێزەژان بی کاک عومەر گیان بینا بینا خان سڵاو لێبێ وای خۆی گەورە لێبێت دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم زۆر سپاس بینا خان جەژنە پیرۆز پێ و هەمیشە لە جەژن و خۆشییا بیت زۆر سپاس دەکەم جەژنە قوربانی لە ئێوە سەرجەم کارمەندانی ئێستاشی پێیان پیرۆزێ بەڵام بینەتان لەگەڵا پیسی ببوورە تێنەگەیشتم دینەتان لەگەڵا نەک بینە بینەر دینا دینە خان ببوورە دیارە ناوکە بە هەڵا من وەرم گرت دینە خان بەڵێ زۆر سپاس پرسیارەکەی ئێمە سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە باس نەبێت دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشییا بیت پەیوەندی دواتر سوهام خان هەر لە چەمچەماڵ دیارە ئەمڕۆ لە چەمچەماڵەوە پەیوەندیمان زۆر لەگەڵا دیارە ئاکرێش بێگومان کاک نەجاح دەست خۆش دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم و دۆژنیشتان پیرۆز بێت لە تۆ لە سەردەم کارمەندانتان زۆر سپاس سوام خان جەژن لە تۆش پیرۆز بێت لە خانەوادەی بەڕێست و لە کەسوکارت سپاس دەکەم بەڕێزی زۆر سپاس سوام خان بۆی کاتی پەیوەندەکانی تر زۆر نەگرین ئەمە یەکسەر پرسیارەکەت لێ بکەم سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە بەدڵنیایی سەردانی کردو تۆ سەردانی کردووە کەوا دڵنیایی بەڵێ باشە گیان سواز و پەیوەندەکەت هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی ئیمان خان لە بەردەڕەش ئیمان خان سڵاو لێبێت وعليك السلام خوشکی من جەژنی قوربانە پیرۆز هەمیشە لە جەژنابی زۆر سپاس قوربان لە هەموو کارمەندان هەموو بلسمانان پیرۆزبی
زۆر سپاس ئیمان خان جەژن لە تۆش پیرۆز و هەمیشار لە جەژن و ئاسوودەیە بژی ئینشاءالله زۆر سپاس ئیمان خان سەبارەت بە پرسیارەکەی بەرنامەکەی ئەمڕۆ ئێمە دیارە سەیرانکەی ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە لە شاری سنەیە باس نەبێ سپاس دەکەین ئیمان خانات لە جەژنابی ئینشاءالله بەسۆزخان لە سلێمانی بەسۆزخان سڵاو لێبێ بڵاو لێبێت ئێوارە و باساسی کار گۆرانی خۆشەویست سپاس دەکەین بەسۆزخان تۆ باشی باز بۆ خوای گەورە من باشم ئینشاءالله تۆی بەڕێز و تاوای کارمەندانی تەلەڤیزیۆنە جوانەکەی پێیام و هەموو هاوڕێیان داستە بن جژنیشتان پیرۆز و یاخوا هەمیشە لە جژن و خۆشیان بن کاکە گۆرانگیان زۆر سپاس هەمیشە ئێوەشت لە جژن و خۆشییا بن لە تۆ و لە تەواوی کەسوکار و خۆشەویستان و دۆستانت خوای گەورە هەموو کاتێکتان بکاتە جژن و خۆشی بەختەوەری زۆر سپاس کاکە گۆرانگیان زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی دوای ماوەیەکی زۆر توانین پەیوەندیەکە وەرگرن بەڕاستی ماشەڵڵا هاوڕێیان زۆرن هیوادارم هێڵێکی تری زیاد بکەن ئەگەر نۆرماڵ بێ باسرەکە ئەوە خۆشەویستان گوێیان لێ لە کۆنتڕۆڵی ترەوە خۆیان نەزانن دوایی دەست خۆش بەسۆزخان هیوادارین کە هەموو بەڕێزان بتوان پەیوەندەکانیان وەربگرن ئێمە خۆشحاڵین بەدەنگیەوە جۆمان لێبێ لە جەژنا و هیوادارین کە هەمیشار لە جەژنا بن بەسۆزخان پرسیارەکەی ئێمە سەیرانگەی ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە کاک گۆرانگیان با شاری سنەبێ ئینشاءالله با شاری سنەبێ ئینشاءالله سپاس دەکەین خوشکی من هەمیشار لە جەژنابی زۆر سپاس پەیوەندی دواتر شاگوڵ خان سڵاو لەبێ زۆر سپاس شاگوڵ خان جەژنە پیرۆز و هەمیشار لە جەژنابی جژنی هەموو مسلمانان پیرۆز بێ زۆر سپاس ئەو بەچی پێگەنی شاگوڵ خان دەی هیوادارین هەمیشە هەر لە خۆشی بەختەوەری و جەژنابی ئینشاءالله جەژنای تۆ چۆن بەڕێوە چوو دەی هیوادارین هەمیشە هەر لە جەژنابن ئینشاءالله لە بەختەوەری و ئاسوودەییا بژین سەبارەت بە پرسیارەکەی ئێمە سەیرانگەی ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە بەڵێ سنەبێت باشە گیان سواز و پەیوەندەکەت سپاس دەکەین هەمیشار لە جەژن و خۆشیاوی ئاکۆ لە سلێمانی کاک ئاکۆ سڵاو لێبێ ئەم کاتت باش برای من ئەم کاتەی کاگاکۆ باش جەژنە پیرۆز بێ کاگاکۆ گیان لە جەژن و خۆشیا بن ئینشاءالله ئینشاءالله جەنابیشتان لە جەژن و خۆشیا بن کاگاکۆ لەگەڵ گەڕان و پیرۆزبایەکان چۆن بوو ئەمڕۆ وەڵڵاهی کز بوو بۆ کز بووی کاکە نەوەڵام من کز نەبووم هەر لە بەیانی زۆر سپاس بەخوا ئامادەکردنێکی باشم کردو بەڵام بەهۆی ئەم وەزعەوە دەرو دراوسێ و جیران کە کەس نەیەتە لات و نەتوانیم بچتە لای کەس تۆزێک ناخۆش و ڕاستی هیوادار بەڵام یعنی هەموو کات دینەکەشمان پێمان ئەڵێ کە خۆمان لە هەموو نەخۆشیە پارێزین یعنی ئینشاءالله خوای گەورە تەمەنی هەمومان درێژەکە و چەندین جەژنی ترە بینین و بە خۆشی و باسوودەی سەردانێکتر ئەکەین ئینشاءالله هیوادارم هەر لەم تەلەڤیزیۆنە بە ڕێزەی جەنابتانەوە مژدەیەکمان پێ بدرێت کە ئەم نەخۆشیە بە هیچ شێوەیەک لە کوردستانی ئێمەیان نەمێنێ و جەژنی داهاتووی ئینشاءالله بۆ پەڕی خۆشیەوە سەردانی یەکتری و کەس و کارکەین ئینشاءالله زۆر سپاس بێگومان هیوادارین کە هەموو تەکانی جەنابت بێتە دی ئینشاءالله کاگە کۆچیان کاگەکۆ سەبارەت بە سەیرانگەی ئاوێر پێمان بڵێ لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە بە چاوان وەڵاهی بزەبت زانیاریم لەسەر نییە بەڵام باس نەبێت باش کاگە کۆچیان جگە لەوەش حەزەکەم پرسیاری وەڵامی پێشووتریش تۆزێک بەنەوەک بدەمەوە ئەگەر ڕێگەم بدەن وەڵی زۆر بە کورتی فەرموو بە چاوان لام وایە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەنی خەلیفە وەلو نابێ بڵێن خەلیفە بەڵام با بڵێن لە سەردەنی خەلیفە هێویدار ئەحمەدا دروست بووە بەڵێ ئێمە دواتر وەڵامی ڕاز ئاشکراکەین ئینشاءالله سپاس بۆ پەیوەندەکەت کاک سامی لە دهۆ کاک سامی گیان سڵاو لێبێ سپاس دەکەین کاک سامی گیان جەژن لە تۆش پیرۆزی و هەمیشار لە جەژن و خۆشییا بیت زۆر سپاس زۆر بەخۆم بە خۆشحال دەزانم کە بۆ جارێکی کە توانیتم لەگەلەوەی بە ڕێز خۆشەویست بەشدار بم جەژنە پیرۆزە لایەوە لە هەموو کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیامەکەم ئینشاءالله هەر سەرکەوتووە بن زۆر سپاس برای بەڕێزم هەمیشار لە جەژن و خۆشیابی کاک سامی گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە سەیرانگەی ئاوێر دەکەوێتە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتەوە وەڵای مامۆستا و پرسیارانە زۆر گرانن بەخوایە پرسیارانە تازە گوێ لێ بم کورە گرانیشی ماڵەوە بێت چونکە وەزنی هەر نییە بەڵێ وەڵای زۆر گرانە باس نەبێ باشە گیان دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت کاک سامی گیان کاک محەممەد لە حاجیاوە کاک محەممەد جان سڵاو لێبێ
سلام علیکم. وعليك سلام کاک محەممەد گیان. چۆری کا گۆرانگیان باشی بەڕێز. سپاس دەکەین لێرەوە تا حاجیاوە جەژنی قوربانە پیرۆز بێ. زۆر سپاس لە تۆش پیرۆز بێ، زۆر سپاس مەمنون. حاجیاوە لەگەڵ جەژنا چۆن بوو؟ والله لەخوای گەورە بەزیاد زۆر باش بوو. یا ڕەبی هەر باش بن کاک محەممەد گیان. سلامت بێ. هەر لە جەژنا بن ئینشەڵا برای من. سەبارەت بە پرسیارەکەی ئێمە سەینەنگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە؟ لە شاری سنە. لە شاری سنە. بەڵێ. دەست خۆش هەر لە جەژنای برای من. زۆر سپاس. تەها لە سلێمانی کاک تەها گیان سڵاو لێبێ. زۆر سپاس کاک تەها جەژن لە تۆش پیرۆز بێ و لە خانەوادەی بەڕێست و لە تەواوی دۆستان و خۆشەویستان و ئەزیزانت. زۆر سپاس کاک تەها گیان جەژنە پیرۆزە لە چیەکەی لێرەوە؟ جەژنە پیرۆزە لە ئەوەی بەڕێز و لە کارمەندانی کەناڵی پەیامەکەم لە خزمان لە دۆستان و بەتایبەتی لە مامۆستا عەلی بادی ئینشاءالله. دەی هیوادارین کە هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی ئێمە پیرۆزبایی لە تۆی بەڕێز دەکەین هەمیشە هەر لە جەژنابی ئینشاءالله. کاک تەها گیان سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە؟ لە سنێ. باشە گیان سپاس دەکەین. دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت کاک تەها. کاک ڕاوێژ لە سلێمانی کاک ڕاوێژیان سڵاوە لێبێ. السلام علیکم. وعليك السلام برای من سپاس دەکەین. چۆنی براکەم باشی؟ سپاسی کاک ڕاوێژ دەکەین جەژنە پیرۆز بێ کاک ڕاوێژ گیان. زۆر سپاس کاک ڕاوێژ لەگەڵ جەژنا چۆن بوو یەکەم ڕۆژ تا ئێستا؟ والله جەژنەکە باش بوو. یاریاوتێ گەڕای جەژنێکی باشمان بەڕێکردی. ئەی کاک ڕاوێژ ئەو پرسیاری ئەوم نەکردو بیرم چوو قوربانیتان هیچ بۆ ناتۆ تا ئێستا؟ جارە هیچ ناتوە. جارە هیچ ناتوە. جارە هیچ ناتوە. ئینشەڵا زۆریەت. ئینشەڵا کاک ڕاوێژ گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە؟ لە شاری سنەیە. لە شاری سنە. باشە برای گیان هەر لە جەژن نابیت. زۆر سپاس هەر لە جەژن خۆشییاوە. سپاس دەکەین برای گیان قوربانە بم. هێرین خان لە چەمچەماڵ هێرین خان سڵاو لێبێ. سپاس دەکەین هێرین خان جەژنە پیرۆز بێ و هەمیشە لە جەژن نابیت. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ لە سەر خانەندانتان. سپاس دەکەین هێرین خان لێرە و جەژنە پیرۆزە لە کیەکەی؟ بەڵام لە پێی گەڕێز و ڕادیۆ تەلەڤیزیۆنی پەیامی و هەروەها خانەوادەکەشم. زۆر سپاس هەمیشە لە جەژن نابی ئینشاءالله. هێرین خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە؟ باشە گیان سپاس دەکەین. هەر لە جەژن نابی ئینشاءالله. پەیوەندی دواتر کاک نەجاح؟ دیارە پەیوەندێکە جاری ئامادە نییە خۆشەویستانم. دیارە جەژن هیوادارم بێتە مای ئاسوودەیی خۆشبەختی بوو هەموو لایەک. خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێت. خوای گەورەم جەژنە بکاتە خێر و خۆشی بۆ هەموو لایەک. باوکی کامەران لەکوێوە؟ باوکی کامەران لە سلێمانی. باوکی کامەران سڵاو لێبێ. ڕاستی کامەران نەک باوکی. ئێشتا نەوی بە باوک؟ کاک ڕاستی؟ بەڵێ بەڵێ. کاک ڕاستی ئێشتا نەوی بە باوک؟ نە وەڵڵا. ئینشەڵڵا ئەبی کاک ڕاستی. کاک ڕاستی سەبارەت بە پرسیارەکەی ئێمە سەرەتا جەژنی پیرۆز هەمیشە لە جەژن نابی ئینشاءالله. جەژنی پیرۆزێ جەژنی هەموو لایەک پیرۆزێ. زۆر سپاس وەڵایی کردنی بە باوکیشی لەکەمیتر. سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە؟ باس نەبێ. باس نەبێ گیان سپاس دەکەین. دەست خۆش بێ. هەمیشە لە جەژن و خۆشیابی کاک ڕاستی گیان. سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕاستی. ئەمەل لە کەرکووک. ئەمەل خان سڵاو لێبێ. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. ئەمەل خان جەژن پیرۆز هەمیشە لە جەژن و خۆشیابی. جەژن پیرۆزی برا عەرز دەکەم دەست خۆشی بەرنامە جوان دێکەم خی خوای گەورە لە تۆی بەڕێز و لە سەرجەم کارمەندان بێ خوای گەورە سەرکەوتتانکە یا ڕەبی. زۆر زۆر سپاس. ئەمەل خان لەگەڵ جەژنە یەکەم ڕۆژت چۆن بەڕێکرد؟ الحەمدولله داوا لە خوای گەورەکەین ئەم نەخۆشیانەمان لەسەر لا بەرێ بەتایبەتی ئەم نەخۆشیە بە پشتیوانی خوای گەورەش لەسەرمان لا ئەسێ خوا گەورەیە الحەمدولله زۆر زۆر باشە. دەی خوای گەورە سەلامەتمان کە هەموو لایەک ئینشاءالله. ئەمەل خان سوپاس بۆ پەیوەندەکەت کە لەگەڵمانی. بەڵێ سەبارەت بە پرسیارەکەی ئێمە سەیرانگای ئاوێر بەڵێ سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە؟ بەئینشەڵڵا نەبێ ئەگە هەڵەیەکی بە قوربانیەوە بێ. ماشە سپاس دەکەین هەمیشە لە خۆشیاوی خۆش. السلام علیکم. وعليك السلام. پەیوەندی دواتر کاک زانا لە سلێمانی. کاک زانا سڵاو لێبێ و جەژنی پیرۆز بێ. ئەم کاتە باش کاک گۆران. ئەم کاتەی کاک زانای بەڕێز. زۆر سپاس دەکەم برای بەڕێز. کاک زانا گیان ئای بەداخەوە ئای بەداخەوە. کاک زانا پەیوەندەکەی داخرایەوە. هیوادارم کە بتوانێت جارێکتر لەگەڵمان بەشدار بێتەوە. زۆر داوای لێبوورنی لەکەین کە
دیارە پەیوەندی دواتر کاک محەممەد لە عربەت کاک محەممەدیان سڵاو لێبێ چۆنی ڕێزم باشی باشی کاک محەممەدیان بەڵێ فەرمووی بۆ پرسیارەکەش سەیرانگای لە سنەیە کاک محەممەد زۆر پەلەتە دە کاکە جەژنە پیرۆزبایەکمان لێ بکە لەجێژن ڤیدیۆتان پیرۆز یاخوا ببوو وەڵا بۆ وەنەی پرسیارەکەەوە وتم با یاڕەبی هەر لە جەژن و خۆشیا بن قوربانم زۆر سەڵا کارە باشمان بڕاو بۆ لەو کاتەیە ڕاستە جا کارەبای هەرمی کوفتان کەی چاک پۆشیا فاشۆن پۆشیا فاشۆن ماڵێک بۆ خانمانی باڵاپۆش گەر حەزت لە جلی ناوەزە و گونجاوە وەک باڵاپۆشێک ئەوە پۆشیا فاشۆن هەڵبژێرە لە پۆشیا فاشۆن باشترین جۆری جلی ئافرەتان بە ستایلی مۆدێرن و بەدیان ڕەنگ و مۆدێلی جیاواز هەڵبژێرە لە هەموو وەرزەکان و بە هەرزانترین نرخ لە پۆشیا فاشۆن بگە بە داخوازیەکانت پۆشیا فاشۆن واتە مارکە کوالیت هەرزان متمانە و ڕەزامەندی ئێوە سەرمایی ئێمەیە ناونیشان سلێمانی شقامی چوارتای کۆن هەولێر شقامی ڕووناکی کەرکووک شارع قودس کەلار شقامی سەرکەوتن هەڵەبجە تەنیش باخچەی شەونم بامۆکی پۆشیا فاشۆن جارێک تر سڵاوتان لەبێ خۆشەویستانم پەیوەندی دواتر چێمان لەگەڵا کاک ئەسعەد لە خەلیفان کاک عەبدەجان سڵاو لێبێ السلام عليكم كاك جوران وعليك السلام كاك أسعد جيان لخليفان ولير للسماية وتا خليفان بيروز بايد ليكم قربانت بم دفن بيروز بكاك جوران جشنی تۆش پیرۆز بێ کاک ئەسعەد گیان هیوادارم هەموو کاتێکتر جەژن و خۆشی بێ خۆت و خانەوادە و ماڵ و مناڵ ڕێز و احترامت ان شاء الله کاتی وەشەت دەژن و خۆشیە بێ چاوی گشت کارمەندانی کەنالی ئاسمانی پێیان ماچەکەم قوربانم ئێمەش بە ناوی هەموو کارمەندانەوە چاوی جەنابەت ماچەکەین هیوادارین کە ژیانە پڕ بێ لە بەختەوەری و خۆشی ان شاء الله سپاس دەکەم کاک گۆران یاخوا هەر سەلامەت بن ان شاء الله زۆر سپاس ان شاء الله زۆر سپاس کاک ئەسعەد گیان کاک ئەسعەد سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە با شاری سنە بێ کاک گۆران با شاری سنە بێ سپاس بۆ پەیوەندیت کاک ئەسعەد گیان زۆر سپاس خوارد لەگەڵ بێچاوەکەم پەیوەندی دواتر سندوس لە چەمچەماڵ سندوس خاستڵاوە لەبێ بەڵێ سڵاو لە تۆش باشیتە گۆران زۆر سپاس خوشکی من تۆ باشیت زۆر سپاس منیش باشم میوان باشیتانە دەژنی قوربان لەسەردم کارمەندانی کەناڵی ئەسمانی پیرۆزەکەم لەگەڵ تۆی بەڕێز زۆر سپاس جەژنی قوربانی پیرۆز لە تۆی بەڕێز و لە خانەوادەکەت و لە تەواوی دانیشتوانی شاری چەمچەماڵی پیرۆزەکەی هیوادارین کە هەمیشە لە جەژن و خۆشیا بن زۆر سپاس سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە باس نەبێت سپاس دەکەین سندوس خان هەمیشە لە جەژن و خۆشیا بیت چاوەڕەکەم بە زەحمەت کاک بڕیار لە هەڵەبجە کاک بڕیار جان سڵاوە لێبێ کاک بڕیار بەڵێ سڵاو لێ بێ کاکە بڕیارم لە هەڵەبجەوە کاک بڕیار جان لە تەلەفۆنەکەەوە ژێلەن بگە برای بەڕێزم بەڵێ لە تەلەفۆنە جۆم زۆر سپاس دەستخۆش کاک بڕیار جەژنی پیرۆز هەمیشە لە جەژن نابیت جەژنی پیرۆزە لە ستافی کەناڵەکەدا لە موتان پیرۆز بێ سپاس دەکەین کاک بڕیار گیان خوای گەورە هەموو کاتێک بخاتە جەژن و خۆشی ئینشەڵڵا کاک بڕیار زۆر سپاس دەکەم لەگەڵ ئێوەش ئینشەڵڵا زۆر سپاس سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە شاری سنەیە شاری سنە بەڵێ سپاس دەکەین کاک بڕیار گیان خوا لەگەڵ براگیان ئاسیاخان لە چەمچەماڵ ئاسیاخان سڵاو لەبێ و جەژنی قوربانە پیرۆز بێ ئەم کاتی جەنابەت ئاسیاخان دەستخۆشی بەرنامەکەت یەکەم دەستخۆشی بۆ جەنابیشت خوشکی من جەژنی پیرۆز و هەمیشە لە جەژن نابیت زۆر سپاس بەڵێ بۆ پرسیاری بۆ وەڵامی پرسیارەکەی ئێمە کەشتی ببوورە سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە لە شاری سنە سپاس دەکەین خوشکی من هەمیشە لە جەژن و خۆشیابی ئاسیاخان ژیدار لەکوێوە
ژیدار لە سلێمانی کۆتا پەیوەندی لە بەرنەبوونی کات خۆشەویستانم. ئەم کاتۆ باش. ئەم کاتەی کاکە ژیدار. جەژنە پیرۆزە. جەژنی تۆش پیرۆز بێ گیانەکەم، تۆ باشی؟ وەڵا باشم. هەر لە جەژن و خۆشیاوی کاکە ژیدار گیان. ئەرە تۆ پێم بڵێ نقڵوشت زۆر خواردو ئەمڕۆ؟ ناوەڵا. ئافرم. خراپە وایە؟ ئەرەوەڵا. ئەی خۆ سەردانی دۆست و برادەرەکانی کردووە؟ بەڵێ. دەیامیشار لە خۆشیابی ژیدار گیان. کاکی من پرسیارەکەی ئەماڵێ سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە؟ سنە. سنە؟ بەڵێ. باس نەبێ گیانەکەم، سوپاس بۆ پەیوەندیەکەت. باوکمەکانە پەیوەندیکە؟ وەڵڵی کاتمان نەما. ژیدار گیان زۆر داوای لەبوون لە باوکە بکە. سپاس بۆ پەیوەندی خۆشەویستان، دیارە ئێستا زەنگی پەیوەندەکان بەردەوام لێدا، بەڵام لەبەر نەبوونی کات ناتوانین پەیوەندەکانتان وەربگرین. ناوبڕێکی کورت و پاشان دێنەوە خزمەت. مامۆستا نەسڕەدین. خۆشەویستانم، دیارە سەبارەت بە پرسیاریەکەمان کە هاوڕێنی خۆشەویستی میدە سەر شاشە کەشتیگەلی ئیسلامی لە سەردەمی کام خەلیفە دامەزرا، بێگومان وەڵامی ڕاست ئێتە سەر شاشە خەلیفە عوسمانی کوڕی عەفان ڕەضای خوای لێبێت. ئەو بەرەزانەی کە ئەوتوانە عوسمانی کوڕی عەفان ڕەضای خوای لێبێت، ئەو وەڵامەکانیان دروستە و لە تیروبشکایە. پرسیاری دووەم سەیرانگای ئاوێر لە کام شاری کوردستانی ڕۆژهەڵاتە؟ ئەوەش ئێستا بێگومان شاری سنەیە. شاری سنە ئەو شارەیە کە سەیرانگای ئاوێر لەو شارەیە کە دیارە سەیرانگایکی خۆشە. خۆشەویستانم، دیارە ئەم بەڕێزانی کە لەناو ئەم هینەیان دیارە وەڵامەکانیان دروست بووە. ئێستا ئێمە بۆ دوو بەڕێز دیارە خەڵاتی بەرنامە بۆ دوو بەڕێزە، بەرنامەی پیرۆزبایی هەموو ڕۆژێک دوو خەڵات دەرەچێت بۆ دوو بەڕێز. ئەو دوو بەڕێزە ئەتوان پەیوەندی بۆ ژمارە بکەن کە پاشتر لەسەر شاشە دەرەکەوێت. ناوەکان دیارە لەسەر شاشە دەرەکەوێت. خۆشەویستان، هەر کەسێکە کاک محەممەد لە هەڵەبجە. کاک محەممەد لە هەڵەبجە، خۆشەویستانم، محەممەد لە هەڵەبجە بووە خاوەنی یەکەم خەڵاتی ئەمڕۆمان. کاک محەممەد لە هەڵەبجە، دیارە کاک محەممەد لە هەڵەبجە بووە خاوەنی خەڵاتی بەرنامەی پیرۆزبایی لە کەناڵی ئاسمانی پەیام کە دیارە بە درێژایی هەر چوار ڕۆژەکە ئینشاءالله بەرنامەکە لەگەڵتان بەردەوامە بێ. کاک محەممەد ئێستا هاوکارانی خۆشەویستم لە ڕێگەی کامێرەوە ناوەکەی هێنا سەر شاشە و هاوڕێنی خۆشەویستم کاک محەممەدی بەڕێز بۆ خاوەنی خەڵاتی یەکەم خەڵات. خەڵاتی دووەم، خەڵاتی دووەم بۆ چ بەڕێزێک دەرەچێ؟ خەڵاتی دووەم، خەڵاتی دووەم بزانین، خەڵاتی دووەم بۆ بەسۆسخان لە ستێمانی. بەسۆسخان بەسۆس لە ستێمانی خەڵاتی دووەمی بەرنامەی پیرۆزبایی لە کەناڵی ئاسمانی پەیام لە ڕێکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز. بەڵێ کاک محەممەد لە هەڵەبجە، کاک محەممەد لە هەڵەبجە، خۆشەویستان، کاک محەممەد لە هەڵەبجە، سوپاسی هاوکارانی خۆشەویست مەکەم. وەزائیدەن بەسۆسخان لە سلێمانی بووە خاوەنی خەڵات. ئەم دوو بەرەزە ئەتوانن دیارە پەیوەندی بە ئەو ژمارەوە بکەن کە یێتە سەر شاشە لە ڕێگەی ئەو ژمارەوە خەڵاتەکانیان وەربگرن. سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم، زۆر ماندوو بوون لەگەڵمان. سپاس بۆ پەیوەندەکانی ئێوە، داوای لەبوون لەو بەرەزانەکە کە لەبەر نەبوونی کاتەمان توانین پەیوەندیان وەربگرین. سبەینە لە کاتژمێر 7 جارێکتر دێینەوە خزمەت و جارێکتر پرسیاری تازە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئامادە ئەکەین. سپاردەی خوای گەورە بن، هەموو کاتێکتان هەر جەژن و خۆشی و ئاسوودەی بێت.